مەلای ڕزگار جەبار هە لە سلێمانی لەگەڵ ئێمە دەبێت ڕزگار دوای 14 ساڵ لە خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات کە سوکاری قوربانیەکان پەیام و داواکاریان چییە؟ لە چ شوێنێکی ڕزگار تۆ؟ ڕزگار؟ بەڵستاتان لێ بێڵبەت بە دروستی 14 ساڵتەیە پەڕێ بەسەر دەستپێکی خۆپشاندانەکانی هەفتەی شوبات کە ئێمەسە لە بەردەرکی سەران بە دیاریکراویش خۆپشاندانەکانان لە بەردەرکی سەراوە دەستی پێکرد دواتر 62 ڕۆژی خایان چ لە سنتەری پارێزگای سلێمانی چ لە پارێزگای هەڵەبجار دوودارەی سەربەخۆی گەرمیان ڕاپەڕینەوە چەند شار و شارۆچکێکی دیکەی دەوروبەری پارێزگای سلێمانی بەشداروانی خۆپشاندانەکانی ئەو کاتی سلێمانی و شار و شارۆچکانی دیکە ئاگایی نامەیەکیان بەڵاو کردوتەوە کە ئەمڕۆ مەراسیمی چواردامی ساڵیادی خۆپشاندانەکانی هەفتەی شوبات لەسەر گرکۆی یەکەم شەیدی خۆپشاندانەکان بەڕێوەبن دەستپێکی ئاگایی نامەکانەوەیە 14 ساڵ بەر لە ئێستا وتیان نابەر ڕووی دەسەڵاتدا ئەمڕۆ ژەر سوورن لەسەرەوەی کە نایەکی گەورەتر بەرامبەر بە دەسەڵات بەکاربێنەوە بەڕێز شەماڵ کامان یەکێک لە بەشداروانی خۆپشاندانەکان میوانمەکە شەماڵ سپاس بۆم دەرفەتە بەڕێز 62 ڕۆژ لەم مەیدانی ئازادی بەردەرکی سەراوە بەشداری خۆپشاندانەکانت کرد پێیانتان لە 14 ساڵی یادی خۆپشاندانەکان دەچێت هەڤەی شوبات جموجۆڵێکی جەماوەری فراوانی خەڵکی سلەیمانی و شار و شارۆچکەکان بوو دژ بە دەسەڵاتێک کە هیچ حسابێکی بۆ میلەتێ نەکرد کە ڕاپەڕینی کردبوو بەعسی دەرکردبوو و گەورەترین جموجۆڵی سلەیمانی بوو کە لە دوای شەڕی بەردەکی سەراوە لە ساڵی بیستەکانە ڕوویاوە لەو خۆپیشاندانەیە کە 62 ڕۆژی خایان داواکاریەکانی خەڵک داواکاری سەرەتایی بوون بەڵام دەسەڵاتێک کە هیچ باکی بە داواکاری خەڵک نەبێ بە هیچ شێوەیە وەڵامی خەڵکی نیایەوە هەرچەند نەمە کۆمەڵێک وعدی درۆی یا بە خەڵک ئەو دەسەڵاتە 34 ساڵە خەڵک ئەچەوسێنێتەوە خەڵک برسیەکە تا ئێستا نەهاتۆتە هۆشخۆی و بە تەواش نین بێتەوە هۆشخۆیە ساڵیش پێیانتانەرەوەی ئێستش هەرڵێن و داواکارەکانی هەفتەی شوبات جێبەجێ نەکراون هەمان داواکاریتانێ داواکارەکانی خەڵک داواکاری ڕەوان پێویستە ئەو دەسەڵاتە ملکەچی و داواکاریان نەبێت ئیم ڕۆژ نەبێت سبێ نەبێ هەر ملکەچ بێت ئێمە و خەڵکی سلەیمانیش و خەڵکی قەزا و ناحەکانی جاریتر بە دەسەڵاتیان و نا ئەو نایە کە پێویستە ڕوبەڕووی دەسەڵات بکرێتەوەنی پێی بوترێ ئێوە شایستەی حکومڕانی نین ئەبێ ئێوە یا بیر لە خۆتان بکەنەوە خۆتان چاکەنی ئاوەتانە بێ بڕۆن چکە میلەت ئێوەی ناوێت داواکارەکانی خۆپشاندەرانی هەفتەی شوبات لە سلێمانی لە شار و شارەکان دیکە دەسەڵات گوێ لێ بکرا بەجێ بکردە دۆخەکە گەشت بە ئێستاکە لە 2014ەوە ناو بەناو لەم سنوورە هەر خۆپشاندان و ناڕەزایەتی بە ئێستێشەوە ئەمە چەند ڕۆژێکە نەخێر بە هیچ شێوەیەک وەڵامی داواکاریەکانی خەڵکی نەیاوەتەوە ئەگەر ئەوەی بکردایە جاوی وەڵامی کێوەیەوە بۆ خۆپیشاندانەکان و داواکاری خۆپیشاندەران قەت ڕۆژەکە بۆم ڕۆژە نەئەگەیشت ئەو سەردەمەی کە هەڤەی شوبات ڕوویە ڕەنگە وەزعەکە بە قەدەر ئێستا ناخۆش نەبوو بێت خراپ نەبوو بێت ئێستا زۆر لەو کاتە خراپترە و نەک بەرەو باشترین نەڕوو بەرەو خراپتریشی بردووە لە داواکارەکانتان لە ساڵیادەکاندا دەستگیرکردن و بە دادگای گەیاندنی تۆمەتبارانی تەقەکردنە لە خۆپشاندەران ئەم داواکاریە دەسەڵات بۆ نەخێر ئەوانە دەردەستی دەسەڵاتن ئەوانە کۆمەڵی بەڵتەچی بوون کە دەسەڵات بەکاری هێناون لە فرانن لە پەلاماردان لە کوشتن بە هەزاران گەنجی ئەم شارە دەستگیر کراوە براوەتە ژوورە تاریکەکانی دەستگا ئەمنیەکانیان لەو شوێنانەوە ئازار و ئەشکەنجێکی خەڵکێکی زۆریان ناوە ئەمانە دەستیان نەپاراستووە بەعس ئاساب خراپتریان کردووەمانە بەرامبەر خەڵک کۆتا پامە چییە هەفتەی شوبات هەمیشە ئێوە هەر یادیەکەنەوە هەمیشە لا ئێوە هەر زیندوێ بێتەوە ئەوە مێژوویکی گەورەی ئەم شارەیە ئەبێ هەموو ساڵێک یادی بکرێتەوە نەک هەموو ساڵی ئەبێ هەموو ڕۆژ یادی بکرێتەوە ئەوە داواکاری خەڵکە ئەو داواکاری خەڵکە ئەبێ ئەو هەر ملکەچکا بۆ دەسەڵات ملکەچکا بۆ داواکاریەکانیان ڕێز شەماڵ کابانێکە لە بەشداروانی خۆپشاندانەکانی هەفتەی شوبات و ڕۆژانی دوایکە بۆ ئێمە بۆیەوە دووە هەڵبەت ئەمڕۆ کاژمێر دووسی خولەک لەسەر گۆڕی یەکەم شەیدی خۆپشاندانەکانی هەفتەی شوبات شەید ڕێژوان مەراسیمێکی تایبەت بەڕێوەچەوە بۆ ڕۆژانی دواتریش هەر بەپێی ڕۆژی شەیدەکان لە 20 شوبات لەسەر گۆڕی شەید سورکیەوە و شەید شێرزاد و 25 مانگ لە هەر یەک لە قەزاکانی شەمشەماڵ و ئیدارەی گەرمیان لەسەر شەید بیلال و شەید گەرمیان باماشیەوە مەراسیم بەڕێوەچێت ئەگەر ئەمە بەلایەوە ڕزگار با دیمەنەکان لەسەر شاشێکێنن بەردەوام هەبێ